وەکی بۆ دەزانن ئەنجومەن نیشتیمانی کورد بەری دەمێکی گەلێکی نێزیک جوڵاتەخوا داڵی ئانی و دوێ جوڵاتەخاناکێدا ئەمینداریە گشتی خەڵکی بژارتن سەر وێ هەلبژارتنên هاناکێ جوڵاتە یەکەمینی ئەمینداریە گشتی ئەنجومەن نیشتیمانی کورد دار کرد ئەو جوڵاتە هاناکێژی گرێدایی بوو بهێن شەرت و مەرجن یاژی خاڵێک کار و خەڵاتێژ بۆ مەسلەی پێشەڕۆژێ ئەو کار و بارێ هاناکێژی گرێدایی نەهاوەها گوتی بچالاکیên دەژنا ئادارێ یەگوت ئادارێ دەبن یەک ژێوە گوتی بیرئاینا بابێنە تەواو کورد ماڵە مستەفا بارزانی دو دەژنا ژنێ ئاهەشتێ ئادارێ بۆ دەژنا ژنێن جیهانەیە هەروەها ڕۆژە شەهیدە ئاگۆ ئەم ببیرتێن وەکی ئەنجومەن نیشتیمانی کورد هەروەها میلادا بارزانیە نەمر مەسئلەن وەگوتی سەکنش بۆ مەسەلەن حەلەبجە لەسەر شەهیدێن حەلەبجە و هەروەها دەژنا نەورۆزی ئەڤایە ئەف هەمی چالاکی هاناکێ ئەمانە گشتی ئەنجومەن نیشتیمانی کورد بریارە خەڵ دەربارەی هاناکستان و سەروێژی وێ داخوایانیک دەرکەوێت گۆکار چ شێوەی ئەڤ کاروبارێ هاناکێ بڕێبەوەی چێ و سەرچە ئەساسی و سەرچگەنگێ لێ بریارە هەری ئەساسی یا هەری سەرەکە ئەنو ئەف کارێ هاناکێ بشێوەیەکی خطابی دار بکەوێت بتایبەت سەروا نەشاتاتێش دەربەی نەورۆزی سەروا نەشاتاتی دی برەنگێکی خطابی دارکەوێت ئەوژی ji بۆ مەسەلێن خەلکێ مەیل عەفرینێ و پشتەوانی وە گوتی و تەضامنجیش بۆ وێ کاری سەتا گول عەفرینی ئازەرزالێ بدایە